جارێکە کاتێک کە ئەم نیگەرانیانەی ئەمریکایان وڵاتانی دیکە لەبارەی یاساکەی حەشدی شعبی و ئەم لێک تێگەیشتنە تازەیەش ئەبینین عێراق دێتە دەنگ ڕاستێکی بێدەنگ نابێ و ئەڵێ ئەمە پرسێکە پەیوەستە بە ناوخۆی عێراقەوە بۆ وڵاتانی دیکە نییە وەندە قسە لەبارەی هەندێک پرسی دیاریکراوە بکەن کە پەیوەستە بە ناوخۆی عێراق بە دیاریکرایش پرسە ئەمنیەکان و تایبەت بە ئاسایش. لوبنانی ژێکێکی دیکەیە لە وڵاتانی کە ئێران چاوی لێتی و لاریجانی بە تایبەت سەردانی کردن لەو نێوەندەیە ئەوەی ئێستا لە لوبنان چاوی زۆری لەسرە مەسلەی چەکدانانی حزب اللهە بڕوونی ئێران هەم لە ڕێگەی ڕاوشکارەکەی عەلی خامنەئی و ڕاوشکاری عەلی خامنەئی هەم لە ڕێگەی با بڵێن کارکتەرە سیاسیەکانی دیکەی ئێرانیشەوە بەڕوونی گوتویانە ئەوان لەگەڵ چەکدانانی حزب اللهیانین بەڵام لە ناوخۆی لوبنانە ئەوەی بەدی ئەکرێت جگە لە خودی حزب الله و تا ڕادەیەک با بڵێن قوڵاییە جەماوەریەکەی ئەوانەی دیکە دامەزراوەکانی دەوڵەت بەگشتی بە تایبەت لە ناو حکومەت و لە سەرۆکایەتی لوبنانیشە کانی ئیسرائیل بەم چەکدانانە لە لوبنان دوور بخاتەوە تێگەیشتنی حزب الله پێچەوانەیە دەڵێ ئەو چەکەی کە لە دەستی حزب اللهە و هێشتا ناوی ناوە یان پێی ئەڵە چەکی ئێرانیش بە هەمان شێوە وای ناو لاریجانیش لە لوبنان لە خۆکردنە بەڵام ئەوەی دیکە ئەوانەی دیکە چوانەوەی بینین هەمان پرێز بۆ عێراقیش ڕاستە لە چوارچەوەی ئەوەی کە پێی دەڵێن حەشدی شعبی گروپەکان چەکداری دیکەی پیانەڵێن گروپی مقاومە ئەوانیش بەمان شێوە هەمان با بڵێن هێشەیان گرێتەوە لە ناوخۆی عێراقا پێکاتەکانی دیکە تایبەت بە ڕێکخراوترکردنی ڕاستێکی حەشدی شعبی ئەڕوانن و لە ناو خودی شیعیشا بە هەمان شێوە جۆرێک لە ڕاجایی لەبارەی قانونەکەەوە هەیە و بۆ مەسلەی چەکدانان و تێکەڵکردنەوەی حەشدی شعبیش بە هێزە ئەمنی و سەربازیەکان بە هەمان شێوە تێگەیشتنی جیاواز لەو بارەوە هەنوە ئێرانیش بە دڵنیاییەوە بۆ ئەمەی حەشدی شعبیش و بۆ ئەوەی وەکو گوتمەوەی حزب اللهش بە هەمان شێوە قسەی خۆی هەیە و لە چوارچێوەی چەکی مقاومە هێشتان قسە لەبارەی ئەم دوو پرسەوەکە بەڕاستی هەموو ئەم هاوکێشە ئاڵۆزانە و ئەوەی ئێران عێراق لوبنان ئەوەی لە بەردەم هەر پێشهاتێکی دیاریکراوی ناوچەی یابن بە ئاراستەی شەڕیان بە ئاراستەی دانوستان ئەمانەی کە باسمان کرد چۆن کاریگەریان لێکاوە چۆن خەریکی خۆڕێخستنەوەن لەو بارەوە هەموو ئەمانە گفتوگۆکەم لەگەڵ دوو میوانە دکتۆر سامی ڕێکانی لێکۆڵەر و مامۆستای زانکۆ بە ڕێزیان لە دهۆکەوە لەگەڵمانن دکتۆر عەبدوڵڵا مێهرەبان پسپۆڕی پەیوەندە نێودەوڵەتیەکان دکتۆر عەبدوڵڵاش لە تارانی پایتەختی ئێرانەوە بە سوپاسەوە لەگەڵمایە دکتۆر سامی ڕێکانی دکتۆر عەبدوڵڵا مێهرەبان سڵاوتان لێبێ وادارم زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم پێم خۆشم گفتوگوێ لەسەر پرسێکی گرنگەکەین ڕاستیەکەی دکتۆر سامی ئیزنم بە لەگەڵ میوانەکەم لە تارانەوە دەست پێ بکەم دکتۆر مێهرەبان ئێران لەسەر زیاد لە تەوەرێک خەریکی تێپەڕاندنی قۆناغی دوای با بڵێن شەڕی 12 ڕۆژەیە بە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەش بە دڵنیاییەوە هەندێک مەلامەح هەندێک ڕووکاری ئەم خۆ ئامادەکردنە ئەم تێپەڕاندنی قۆناغی شەڕی 12 ڕۆژەوە خۆ ئامادەکردن بۆ قۆناغی داهاتوو ئەبینین ئەتوانی پێم بڵێ ڕووکار مەلامەحی سەرەکی ئەم هەوڵانەی ئێران بۆ تێپەڕاندنی قۆناغی شەڕی ڕابردوو وەخۆ ئامادەکردنیش بۆ قۆناغەکانی داهاتوو بۆ ئەوەی کە لە بەردەم ئێرانایە ئەکرێت چۆن ڕوون بکەینەوە ڕەهەندە سەرەکیەکانی چین سڵاو ڕێز بۆ جەنابەت کاگرانز و هەروەها بینەرانی خۆشەویستی کاناڵی زووم و میوانی بەڕێز دکتۆر سامی گەلێک مەمنون هەموو ئاماژەتان کرد من یعنی لە ئێران قۆناغێکی هەستیار تێدەپەڕێن دەتوانین بڵێن قۆناغی بینی دوو شەڕ ینی تێپەڕاندنی شەڕێکی 12 ڕۆژ و لەسەر لێواری چوونە نێو شەڕێکی در ئەگەر ڕێکەوتنێک نەبێ دیارە ئێران ئێستا ترس و دڵڕاوکەی لێیە کە نەکات دووبارە هێرشێکی دیکانە دژی ئێران لەلایەن ئیسرائیل و تەنانەت ئامریکاشەوە شکل بگرێت بۆیە خۆی ئامادە دەکات هاوکات ئێران خۆشببینە بۆی کە دانوسانەکان دەست پێ بکەنەوە بەڵام
ئەوەی کە ئێران زۆر پاڵسیشی داوە تا ئێستا لایەنی ئامریکایی تا ئێستا هەنگاوی نەناوە وەکو دیتمان دۆناڵد ترامپی ئێمە هیچ پەلەیەکمان نییە بۆ دانووساندن یعنی 3 هەفتە لەوەبەر 4 هەفتە لەوەبەر و کتێمە هیچ پەلەیەکمان نیە گەلایانی ئێرانی دەیەوێت ئەوان خۆیان دەبێت داوا بکەن ئەو دەم ئێمە مەرزدا دەنێین و جارەکانی پێشتر هەمیشەوە لایەنی ئامریکایی بوو کە پێشقەدەم نەبوو ئێستا ئێران لەسەر کات و زەمان بە خێرایی بە زەرەری ئێران تێدەپەڕی یعنی لەولاوە وڵاتانی ئوروپایی هەڕەشە دەکەن کە مکانیسمی سناببەک وەگەڕانەوەی گشت گەمارەوەیەکانی ئابووری و سیاسی و سەربازی نەتەوە یەکگرتووەکان و ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی بگەڕێنەوە بۆ سەر ئێران لەولایەوە ئامریکا هیچ مەیلێکی ئەو تۆی نیشان نەداوە بۆ دانووساندن و ئەگەر ئەو ڕەوتە بچێتە پێشێت دیارە ئێران تووشی شەڕێکی دیکانە دەبێت بۆیە ئێران هاوکات لەگەڵەوەی کە ژێربەژێر و باشترا خەریکە پاڵسەدا بە ئەمریکا بەلایانی ئوروپایی کە دانووساندن بکەن و کارەکان و چاکناسنە پێشێ لەولایەوە خۆی ئامادە دەکات بۆ شەڕێکی گشتگیر یعنی دەزانێت ئەگەر ئەو جار شەڕێک بکێت و شەڕێکی یەکلایە نەدەبێت لە یەکلاکەرەوە دەبێت بۆیە ئێران هەموو هەوڵەکانی خۆی دەدا کە خۆی ئامادەکە بۆ شەڕە چونکە شەڕی پێشوو ئێران بەڕاستی فکری نەدەکرد یعنی وای دەزانی کە مێزی دانووساندن کە 2 ڕۆژ دواترا تا دوای 2 ڕۆژەکە هێرش ناکرد و ئەو هێرشەیە باعث بۆ ئێران شۆکێکی پێوارد بێ ئەو جار نایەوێ ئەو شۆکەی پێوارد بێ ئێران توانایەکانی زۆرتر لەسەر زەوین تا لە ئاسمان یعنی زۆرتر لەسەر مرۆڤە یعنی لەسەر سەربازە و نیروی زەوینیە تا شەڕی تەکنۆلۆژیک و شەڕی هۆشی زیرێکی ژیری دەستکرد و فڕۆکە و ئەوانە ئەوەش بوو کە لایەنی ئیسرائیلی و ئەمریکایی پێش هێرشی 12 ڕۆژە بۆ سەر ئێران کارێکیان کرد کە دەست و پیۆنیەکانی سەرزەوی ئێران بپەسرن لە گۆڕانکاریە کە لە سووریا ڕوویدا و هەروەها لە لوبنان لە غەزە و ئەوانە بۆیە ئێران ئێستا کەینە کە دوای شەڕی 12 لە حولێکی زۆریدا لە رووسیا لە چینەوە کە فڕۆکەی جێدا یا جێ پازدەی پێ بگێنن رووسیا دژە موشکی باڵستیکی S400 پێ بگێنێت بەڵام تا ئێستا ئێمە شتێکی ئەوتۆمان نەدیوە چەند دەنگۆ هەیە کە مثلا دژە موشکی و پەدافەندی S400 پێدا بێ یا فڕۆکەی جێدا بەڵام من تا ئێستا نیشانەیەک و بەڵگەیەکی ڕاشکا و ڕوونم لەوە نەدیتەوە پێم وانێ چین و رووسیا شەروە بە ئاسانی ئەوانە بێ ئێران بدەن ئێستا رووسیا خەریکی دانووساندن لەگەڵ ئەمریکای ئەو کارە ناکە چینیش دەزانێت کە ئەگەر ئەمریکا یعنی ڕووی لەوەرجێڕێتەوە دووبارە شەڕەکانی باج و تعرفە و گومرگ دەست پێ بکاتەوە ئەوە ئابوورەکەی تێک دەشکێت بۆیە من پێم وانێت تا ئێستا ئەو چەکانیان بدا ببێران ئێران هەموو توانای خۆی وەگەر خستووە کە هێزی سەرزەوی بەپی بکە و نزیکترین و بەهێزترین باڵێکی هێزی سەرزەوی بۆ ئەو هەشتی شعبیە لە عێراق ئێران بە هەموو توانای خۆیەوە دەهێوێت ئەو هێزە ڕابگرێ ئێستا ململانەیەکی زۆرە فشاری ئەمریکا لەسەر دەوڵەتی عێراقات لەسەر سوودانیا فشاری مەترسی ئەوەژەیە کە تەنانەت ئیسرائیلی ژێرش کاتە سەر بنکەکانی هەشتی شعبی فەرمانەکانی هەشتی شعبی وەکەوەی کە دکتۆر میهرەبان من بەڕاستی سپاس دەکەم بۆ ئەم قسەی ئەخیر و گفتوگۆکانی داهاتوومان بە گشتی ڕاستە باسی ئەگەرەکانی دانوستانی ژەکەین ئەگەر دەرفەت هەبوو بەڵام بە گشتی لەسەر خۆ ئامادەکردن بۆ شەڕ و ئەگەر گونجاو بێ ئەو نیمچە تەنیایی کە ئێرانەکرێ هەستی پێ بکات لە ڕووی نێودەوڵەتیەوە و ناچار لە ڕێی هەندێک هێزی هەرێمی دیاریکراوی وەکو حەشدی شعبی وەکو حیزبوڵڵا کە ئەوێت جۆرێک لە خۆ ئامادەکاری هەبێ بۆ ئەگەرەکانی داهاتوو لەو ئاراستەیە بە دڵنیاییەوە بەردەوامی بە قسەکانمانەین بەڵام دکتۆر سامیڕەکانی بەڕاستی بە دڵنیایی ئێوەش چاودێری خۆ ئامادەکردنی ئێرانتان کردووە بۆ خۆناغی داهاتوو ئێوە پێتان وایە ئاراستەی سەرەکی ئێران بۆ ئامادەبوون بۆ قۆناغەکانی داهاتوو چ ڕیتم و ڕەوتێکی وەرگرتووە؟ دەستپێکی سڵاو بووتەوە کەناڵی هەوای زوم و میوانەتەی عەزیز و بینەرە هێژا طبیعی پێتەوی ئەمزان چەند خاڵێکی سەرەکینە کو ئیران ئەوروکە پێنگاوێکی پاڤژیت خو بەرهەب بکات بۆ قۆناغەکانی ئەو قۆناغەژی تێتن پشتی چەندی ئەکەم بین خاڵە سەرەکیت ماترسی سەر ئیرانێ و حتا
بيجي وحتى دانستاندنا قال امريكا شوازه كي معادله كايراني معادله كده قالك بيشك يا بزحمتها هيك شو معادله تشاوني رفتار كرن قال امريكا شوازه كشوازه دانستاندن ما بين امريكا وايران شوازه ك يا جوازه شوازه كو امريكا تشاونيه تشركرنا كيشا ما بين ایران ما بین اسرائیل کو پتر اسرائیل استهدافا ام بجن جناح انجی دست ایران منطقه داد کتن کو کیه خالق سرکی پتر مطرسی سر ایران مازن کریه خالا دیتر اکم بر خب دین نقاط دو نقطه دیجه گلکت کوجک و مطرسی و پاشروجا ایران بيتفيا حولا بتاتن او كو اوي ريكي بجريد او جي تشا واقع سوريا همان وقت او قوات ماي وكي حشد الشعبي العراقي بتايبت بيجي عراقي بو ايران شو مفاوضات ما بين امريكا و ايران برف باشي وشان برف خرابي وشان جرنجيا عراقي وكنترول كنوي بلا حشد الشعبي بو ايران جهه كي اكم بجن يا قرطال كلا ويا باراتيا لا آبوری دا لا نفوذی دا لا هزا درب کابر که شیطن گل گشکینی که منطقه دا معناه ناب حشدی آنجر کپتن گل عراق گرین تری خاله حتى او شیط واسطه وی باراتنا مصالح خوب کپتن سوریه ولبنان وهمان وقت دا اليمن يجي حتى كي مازن معناه مانا حشدي وجماعات اليمن او كتاكا او قوتن ماي دست ايران دا كو صباي بشيتن زخت بيكتسلان اقليمي وحتى سر امريكا وسر اسرائيل يجي كو بتر دانستاندنا با هندك بيجي كي باش بخو برهب بكتن بو تشتشتي بو وي چندي كو امريكا يا تفريقيا كي دا هند ركبتنات كسر المنطقه هنيه قال لان جدا وجدا لان عربي لان تركي لحتى لان ايراني يعني امريكا ما أفخالجي بحجي كيركو مفاوضات السرية ما بين أمريكا وإيران تاي حتى رادك احتمالات تجلك مظنة برو باجي أواتي تقولن كو أمريكا احتمالات شنفوذ إيران هيليتن في الشوينينا بتر أمريكا ديواكتن تنفيسك بو إيران هابيت النفوذ ويجي مينيتن باتشا احتمال السر عند قوة أو أم بيجني خارج قانون وكي أمريكا وجمعتها سرف مقاومة أو عراقي أو بيجني مقاومة سرف حشدي بيا يعني احتمالا جلك جباشنا بيختصر با أما حشدي بخو ديتنا من حتى بجواب بريارة دماهي هر چند أمريكا ريكيرجي كو ياساك العراقي داب كبير كو أبجي كش خالنا كو أمريكا علي لاريجاني هاتي عراقي وفيت أو قانينا أكب شيوا كشيوا تفاهمك قال العراق بكتن دي تشاوي باراتنا كت بيكو استهداف امريكي بيتن دجي حجتي ديدنا من هاتنا لاري جاني جي بتر تجهشنا قال العراقيه كو دي شوازي ركبتنا امريكي ايرانيه يكو بن برديبه او ركبتها كرن كو ضمان دايا ايراني كو استهداف حجتي مباشر نايدا كرن بس احتمال حتى حدك او عندك لاني ديتري يكو صور سرب ايراني با احتمالا كو حتى عراقي اللي رازينين حتى جماعة الشيعة يت عراقي اللي رازينين احتمالا الريكة شراكي بو بهابيتن لاريجاني بتر احتمالا تسرفا يعني دانستاندنه قال بكت كو بتر اكو بيجن نرماتيه بكت بقونا غير بس همان وقت بيتفيا برهبن خالدي تري قالك وجريدايا بسوريا بيتفيا ام بزانين امريكا ايران بريختا سوريا كو سوريا كابتيا دست دجمنه كي سركي هيك شواتشا عربن كو سعوديه واون امريكا ياب همي حولت خوب خدانت بارينا اي بارا هبيتن دي سركبتنا كمازن انيد امريكا بشتافانت يد احمد شرع بن السوريه معناه النفوذ السوري مديد كان منطقه كو ام حسب كين سرف ايران بواكيد منطقه علويه انجي او منطقه ام بين السويداء يا سرف دروزه كو ابا بيشك نجي بونك الجل ايراني هبو بري بيجا هر يعني ايران بري ويليها كو منطقه نكبنا دستة احمد شرع دا انجي نكبنا دستة ايران دا همان يعني تركي دا همان وقت دا مطرسيا يا كهاتو تشو
پشتوانیا سعودیه و قطر افریقیا پراک مزن يتصرف كنا الأحمر شرع كيف هيس كيف ايدي دور دكتور همان وقت من وقت جيشتم نور ما بين واو من وقت جيشتم وحتى يا ايران دي بدا جي مطرشا كمازن سر باشر باش دكتور سامي الركاني وركبتن قال جمعته حشدي بقناغه دا برهدي احتمال انا ما قص بها دي الشركه كان بس لا دي برهديه كان يا جدي ودي ميزانيه كبرفره دي برهب كان ودي ليك تجاشنا كمازن شكان حتى سر قضيه كرديجي اكان بين فيكم مجال تذهبيتن شوكو امريكا برخدت ايران تاكا لانا كي وكي امريكا السوري كردي سوريا كو امريكا بنجيفاشتنا تشا تركي بتشا يا عربيتن كو هردو بشتافانت احمد شرعا مصلحته برجان ديو كردا تويدانينا دكتور جد لي ما يعنا احتمالات قالك يا مازن خونيجي كنا كردا تايبت سنوره عراق جد لێمە زۆر باشە گوێت لێمە دکتۆر زۆر بە کورتی پێم بڵێ ئەوەی من تێگەیشتم تۆ پێت وایە ئێران لە یەک کاتە هەم چاوی لە دانوستانە لەگەڵ ئەمریکا و ئەمریکاش هەندێک با بڵین زەماناتی پێداوە لەگەڵ ئەوەشە لەسەر زەمینیش لە هەندێک شوێنی دیاریکرا و خەریکی کاری خۆیەتی لە عێراقا و تەنانەت لە سووریاش کە ئێمە پێمان وایە تا حدێکی زۆر دەستی ئێرانی لێ بۆتەوە و نفوزی ئێرانی ژمونی ئێرانی لەوێ بە دڵنیاییەوە تا حدێکی زۆر لاواز بووە و بە دڵنیایی لوبنانیش بەردەوام شوێنێک بووە کە تاران کاری خۆی لێ کردووە چونکە قوڵاییەکی دیاریکراوی لە ڕێگەی حزب الله بە خۆی دروست کردووە زۆر بە کورتی پێم بڵێ ئێران بەم دوو تەوەرە خەریکی کاری خۆیەتی وایە بە کورتی کاگز من مەبەستە یا دکتۆر سامی بله يعني أبغى ديار كم همي أوا يعني إيران فيتن يبشرات أمريكا بله يعني يبشراستم يعني ديتنا من يا ساحة منطقة أزبري خدامك إيران برهفية كي يتكتن همان وخدنا معنى الشر بس خو بارتنا بقونا غدا بتر برهفية كأوردان تناكرن أو بينغاب تناكرن أبريكالتوريا تناكرن أمريكا وتايبت أمريكا حتى مثلا إسرائيلي يعني ما ترجع ما ظن بس أمريكا إيرانش إسرائيلية كصبحي جالك ودي تشنكو بر أو برخدته يعني إسرائيل نبت إسرائيل أمريكا بشتفانك عربي جاي كوبيتفيا إيران زعيبة منطقة معناه إيران أمريكا بتر بس ياش إسرائيل ترسيتن أكيد بينغابا كي باوجيتن بشتفانيا عربي غير مباشر بي امريكا اكي او يبش راسا قال امريكا قال ترامب دي شد كبيتر ركبتنا كي چونكو امريكا عندك بروجيت قالك مازنت ابوري يل قال ترامب يشد كتن والبش بردي امريكا ركبتنا مازنتنا كنن كو احتمالات قالك مازنه ايران يعني امريكا تنفيسها كودي بدتا ايراني بس بيتفيا اشارات جت امريكا دايه كو بيتفيا دا ستات منطقه كتشنا بيت أفقناغاتي داتو جالك ما يخد منطقي ووضعي عراقي ووضعي يمني وهروسا فلسطين مثلا غزة رونا ديما ولا دكتور سامي الركاني طيبات إيران يعني تشكرنا حزب الله اللبناني يعني ما ترشاكا جالك ما ظن بو إيران باري ورهند سربازيانو وبدلنياي ديما ولاد وقفتوغو كي دكتور سامي الركاني وبتايبتيش تايبت بعراق من ما بس ما عندي قفتوغو لقل إيواب كم دكتور عبد الله مهربان بە کورتی لاریجانی چی لە عێراق دەویست؟ لاریجانی ئەوە لە پێش شەڕی 12 ڕۆژەشدا ئەو تەوافقە لە نێوان ئێران و عێراقدا لە ئارادا بوو مەبەست یعنی لە ئەو تەوافقامنی ئەوەیە کە دوو وڵات یعنی ئێران و عێراق ئیجازە نەدەن هیچ هێزێکی دیکانە لە خاکی وان بۆ هێرشکردنە سەر خاکی جیرانەکان کەڵک وەربگرێت یعنی بە ڕوونیش مەبەست ئەوەیە لە شەڕی داهاتوودا خاکی عێراق هیچ بەشێکی و بە ڕوونتری خاکی هەرێمی کوردستان مەبەستە حیزبەکانی ڕۆژهەڵاتی مەبەستن و هێزەکانی ئامریکایی و تەنانەت غەیری ئامریکاییش کە هیچ هێرشێک لەوێەوە نەکرێتە سەر خاکی ئێران چون ئێران زۆرترین پاشناشیلەکەی لێوەڕا دەزانێت و فکر دەکا ئەگەر هێرشێکی یەکلاکەرەوە بکری یەکێک لە پاشناشیلەکانیەوە لە خاکی عێراق یا لە هەرێمی کوردستانە بۆیە ئیسماعیل قانی سەرۆکی سپایپۆت سەردانی بەغدای کرد و هەروەها دەنگۆی ئەوە هەیە 3 هەفتە لەو پێش شانێکی ئێرانی سەردانی سلێمانیان کردبێت لە عەدی دەنگۆدا کە لە نافەرمیەکانی هەرێمی کوردستان ئامادە نەبوو بن لەگەڵیان دانیشن
ئەوە لە عادی دەنگۆدایە ئەمە ناتوانێت پشتڕاستکەینەوە. بۆیە لاریجانی داوای کردووە کە عێراق بە سوورەتی فەرمی پەیمانێکی ئەمنی لەگەڵ واژۆ بکە کە ئیجازە نەدا لە هێرشی داهاتوودا هیچ هێزێک نەعیز بە ڕۆژهەڵاتیەکان نەعیز بە فەرمیێت دەوڵەتەکان لە خاکی عێراق بۆ هێرش بۆ سەر ئێران کەڵک وەربگرن. ژێر ئەوەدا دکتۆر بمبورە هەر بەڕاستی لە شەڕی 12 ڕۆژەیە واز لە ئاسمانی عێراق بێنە کە بە دڵنیایی و عێراق بە تەنیا خۆی پێی کۆنتترۆل ناکرێەوە لە ژێر کۆنتترۆلی ئەمریکایە بۆیە پێ ناچێت لێک تێگەیشتێکی دیاریکراویش لەگەڵ عێراق ئەگەر ئێران بیکە وا بکە ئاسمانی عێراق بگەڕێتەوە بۆ عێراقیەکان هەر لای ئەمریکایە هێشتان. بەڵام لە شەڕی 12 ڕۆژەیە نەهێزەکانی ڕۆژڵاتی کوردستان بەڕاستی مەترسیان بۆ ئێران دروست کرد یان جوڵێکی دیاریکراویان دروست کرد نە زەمینی عێراق وەرەمی کوردستانیش ئەوەی من بیزانم با بڵین بۆ هێرشکردنە سەر ئێران بەکار هات. چی با بڵین سەرباری ئەمە چی دیکە هەیە شایانی جۆرێک لە لێک تێگەیشتنیان ڕێکەوتن بێ؟ چاو ئێران هەروەکو لە سیاسەتی دەرەوەیدا ئەو میلی یعنی دەرزی گرامافۆن لە تێوەری دەرووناسیدا دەڵێن وەختەیەک دەرزی گرامافۆن لەسەر شوێنێکی سیدیەکە گیرەکە هەر ئەو وشەیە دووپات دەبێتەوە. هێندێک کەس کە لەسەر بیرروبۆچوونێکی پێشینە و قەدیمی خۆیان گیر دەکەن هەرەوە دووپات دەکەنەوە ناتوانن بیگۆڕن ئەوە بە تێوەری دەرزی گرامافۆن و گیرکردنی دەرزی گرامافۆن مەشهورە. ئێران ئەگەر لە دەرەوەدا لەسەر دوژمنی سەرەکی وەکو ئامریکا گیری کردووە ئەوە لە بەشی نێوخۆشیدا بووی کورد هەمیشە بووی وشەیەکی نائەمن بووە وەک گوتارێکی نائەمبەرێکی نائەمن ناتوانێت لە زەینی بڕەوێنێتەوە. لە شەڕی 12 ڕۆژەدا نە لە نێوخۆ نە لە دەرەوە نە لە هەرێمی کوردستان هیچ وەخت کوردەکان هیچ مەترسیەک نەبوون. تەنانەت ئەوە وڵاتی کۆماری ئازەربایجان بوو باکۆ بوو کە زۆرێک لە فڕۆکەکان و درۆنەکان لەوێرا هەڵدران لەوەیە موشک هەڵدرابن بووە زۆرێک لە هێزە تورک و پانتورکەکان لە نێو ئێران لەوەیە سێخۆریان کرد. بەڵام دەستگای عقڵەی کۆماری ئیسلامی گیری کردووە لەسەر ئەوە بۆیە ناتوانێت لەگەڵ خۆی ساغ ببێتەوە. ئێستاش وا بیر دەکاتەوە ئەگەر مەترسیەکە بێت لەوەیە بۆیە مەترسی ئەوەی هەیە من بەڕاشکاوی بڵم ئەگەر شەڕێکی دیکانە دروست ببێتەوە لە داهاتوودا ئەوە هێزەکانی هەشتی شعبی بەگشتی هێرش بکەنە سەر هەرێمی کوردستان و داگیری بکەن چونکە وڵاتێکی یەک وڵاتە بەخۆشیان ڕەوا دەبینن دەرجاش دادگای باڵا لەوەی حکمێکیشیان بداتێ یەک ڕۆژە بە یەک کاتژمێر حکمێکیان بداتێکە بەڵێ ئەو ناوچانەی هەرێمی کوردستان لە کۆنتترۆلی دەوڵەتی تۆ پێت وایە ئەم جارە ئێران ئەم سەردانەی لاریجانی بۆی هەیە بەشێکی پەیوەست بوو بێ بەم جوڵە ناوخۆیەی نێو عێراق بەرەو هەرێمی کوردستان؟ بە دوور نییە چونکە ئەمە دەبینین ئێران لە بواری چەکی تەکنۆلۆژیک و چەکی ئستراتژیکەوە لە ئاسمان و لە زەویشدا دەستی خاڵیە. چین و رووسیەشتا ئێستا هیچ هاوکاریەکیان نەکردووە. تەنیا ئەوەی کە بە ئێران دەمێنە سەر زەویە و هێزی ئینسانیە هێزی مرۆڤیە هێزی سەربازیە و نزیکترین و بەهێزترین هێزێک ئێستا لە دەستی داماوە هەشتی شعبیە. ئەو دەیهەوێ خەیاڵی لە کولی سنوورەکانی ڕۆژ ئاوای خۆی کە کولی عێراقا مطمئن بێ و ئەگەر ئەوەشەیە ئێمە لێرەدا ئەگەر هێرش بکرێتە سەر هەرێمی کوردستان هیچ هێزێک نەفریایکەوێ مەگەر ئەوەی کە تورکیە لەبەر خاتری خۆی کە هێزەکانی هەشتی شعبی و ئێران نەگەنە سەر سنوورەکانی تورکیە ورودکە و هەرێمی کوردستان ببێتە جێی ململانەی ئێران و تورکیا. یعنی عەبدوڵڵا میهرەبان بەڕاستی سەرباری ئەوە یەکەم هەرێمی کوردستان قەوارەیەکی دەستوری عێراقی ئەمە یەک دوو بەڕاستی بۆ پێش تورکیا بیر لە بۆ نمونە ئەمریکا نەکرێتەوە کە دژی جوڵەیەکی وای حەشدی شعبی بێ وە خۆی ئەمریکا چاوی لەوەی حەشدی شعبی بە شێک لە شێوەکان لە قاڵب بە کۆنتترۆلی بکە لەناو خودی عێراقا خۆی با بڵین نەک هەرێمی کوردستان چۆن ڕێگایە با بڵین هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی بێت جوابێکی هەرێمی و نێودەوڵەتیە بێ ئەگەر شتێکی ئاوا ڕوو بدە. ئێمە باز لە شەڕی مان و نەمان دەکەین شەڕی یەکلاکەرەوە. ئێران دەزانێت شەڕێکی بیرڕوودا شەڕی مان و نەمانە دەزانی بوویە هەر کارێک دەکات و هێزەکانی سەربەخۆشی لەوەیە وادار بە هەر کارێک بکات. ئەوەیە کە ئێستا ئامریکا و ئیسرائیل بەتایبەت لە پشتەوە هێرش فشارێکی زۆریان هێناوە بۆ سەر
سوودانی و دەوڵەتی بەغدا کە هێزەکانی هەشتی شعبی لێکەڵ بۆشێنێتەوە یا پەیوەست بن بە ئەرتەشی عێراقەوە بە شتێک بە سوورەتی فەرمی نەمێنێ. ئێران فشار دێنێ لەلایەن نوێنەرەکانی شیعەوە لە پارلەمانی عێراق کە ئەوانە بە سوورەتی فەرمی وەک سپایەکی فەرمی و لشکرێکی فەرمی لە عێراق بناسرێن کە لە کۆنترۆلدا بمێنەوە. بۆیە ئامریکایەکان پێشبینی ئەوە دەکەن ئامریکا چاولەکە هێزی زەمینی ئەگەر ئێران ینی لە ڕێگەی سووریۆنی دەوڵەتی بەشار سەدما بەیە شەڕی 12 ڕۆژە کۆمەڵێک بەرگی دیکانەی لە دەست ئێراندا دەمان یعنی هێزی زەمینی ینی دەنادە سەر سنوورەکانی ئیسرائیل لە ئەمە باس لە شەڕی مانوونەمان دەکەین و ئەو جار ئەو کارە دەکات لەوەیە چون لە مانگێکی لەوە پێش و ئەمە دیتمان بە 2 جار لە سنووری ئیسرائیل و سووریا یعنی لە جنوبی دەمشق لە باشووری دەمشق چەند هێزێک بەچەکەوە گیران کە گۆیە ئەوە سەر بە ئێرانە یعنی پەیوەندیشیان لەگەڵ حیزبوڵای لوبنان هەیە سەر بە ئێرانن خۆیان ئامادە دەکەن بۆ ئەوەی کە شەڕێک ڕووی بدە لە سنوورەکانی ئیسرائیل ئەو جا چەندە دەتوانن بمێنێ ئەوەی دەتوانیان ئەمە لەسەر زەوی بەڵام پێم بڵێ وەکو با بڵێن پاراستنی ئەمنیەت یان هەماهەنگی ئەمنی و ئاسایشی نێوان عێراق و ئێران بە کۆی وێنەکە سەیریکەین سەر زەوی و ڕاستیەکەی ئاسمانیش لێک تێگەیشتنێکی وا ئەتوانێت چی بۆ عێراق و بۆ ئێران بکە لە کاتێکە بەڕاستی لە کۆی ئەگەر من دووبارەیەکەم و باسی سەرزەوی ناکەم لە کۆی سیستمی پاراستنی ئاسایش و ئەمنی عێراق و ئێرانیش بڕوانین ڕاستی هەردووکیان زۆر زۆر لاوازن ئەوە شەڕی 12 ڕۆژە دۆخی ئێرانمان بینی و عێراقیش ڕوونە ئاسمانی بەدەست خۆیەوە نییە و زۆر پرسی دیکەش لەو نێوەندە لێک تێگەیشتێکی ئاوا دیاریکراو ئەتوانێت کۆمەک بە عێراق و ئێران بکە بە کورتی چەند کۆمەک بۆ عێراق کە ناکە بە دڵنیاییەوە فقط وێرانی زۆرتری بە دوادا دەبێت بە ئێرانیش ناکە ئەمە باز لیگەک کۆناغ دەکەین لیەک لەحزەیەکی مێژووی ئاودیوبوونەوە و گۆڕانکاری باسی مانەوە دەکەین باسی بوون دەکەین کۆماری ئیسلامی دەزانێت ئەگەر شەڕێکی دیڕوویدا وەک شەڕی 12 ڕۆژە نابێت ئەوە شەڕی مان و نەمانە بۆیە هەموو بەرگەکانی خۆی هەموو تیرەکانی خۆی وەگەڕ دەخات بۆی کە ئەگەر فارس مەسەلێکیانێ دەڵێ منجەڵێک کە بۆ من نەکڵێ لێگەرە باسەری سەکتەیدا بکڵێ ئەوە مەسەلێکی فارسیە ئەوان پێیان وایە ئەگەر ئەو شەڕە ببێ و لە کۆتاییدا ئەوان مەسەلەن بوونیان نەمێنێ لیگەر با منطقە با ناوچە پشێوێ و دوای ئەوان من دواتر لێتە پرسم دکتۆر عەبدوڵڵا میهرەبان بزانم ئەم تێگەیشتنەی ئێران بۆ ئەو قۆناغە با بڵێن کە ئیتر قۆناغی مان و نەمانە و هەموو سەرەکانەکەونە ناو مەنجەڵەکە ئەبێت چۆن بێ ئێران چۆن بیری لێکاتەوە و ئەشی بەستنەوە بە مەسلەی دووبارە بەستنەوەی مەیدانەکان بەیەکەوە بزانین بەڕاستی ئێران مادەم لە ڕووی زەمینیەوە ئەوێ هەندێک قوت بەخۆی باتەوە شتێک لە ئارادابێ بە ناوی بەستنەوەی مەیدانەکان یان نا دێمە وڵات بە دڵنیاییەوە دکتۆر سامیر ڕێکانی بۆ ئێوە لە چوارچەوەی ئەگەرەکانی بەردەم ئێران و عێراق و ناوچەکە و ئەوەی ئەگوزارێ بەڕاستی چۆن لەم لێک تێگەیشتنە ئەمنیەی نێوان ئێران و عێراق بگەین لە کاتێکە هەردووکیان ڕێککەوتنی ئەمنیان لە نێوا هەیە ینی لە بینی هەردووکیان ڕێککەوتنێکی ئەمنی هەیە ئیتر لێک تێگەیشتێکی ئەمنی دیاریکراو بۆچی ئەن بەڕاستی شتی دیکە هەیە ئێمە پێدەچێ نەمان بینی بێ ئەکەم بەرەخەتەنێت لایەنە عێراقی دیارکردنا ئانژی بەرسفدانە ئەکو بێژن بەرسفدانە بەرسڤە ئەمریکیا یعنی ڕازیبوونە ئەمریکیا سەرڤی ڕێکەوتنێ دەبینی بەرسفدانە عێراقێ gelek واضح bû gote bes yani ekan bêjin dubarekirin an jî pêşkeftina an jî rêkeftina ka berfirehtir e ya kevne yani ya kuna ya berî vêgavê asta têlek te geştina ka emnî û asayişî vêgavê ya kiriye sinûrî ekan berêxebdenê rêkeftina ka sinûrî gelek mehnekatiya gelek mezin didin mehnayê îran Ewroke çûye gel Iraqê خالقا يا بيج بجريدايس يا إيراني وحتى عراق بصايبة السلطة أمريكا دست الشيعة كو أم بيجني مستقبله وباشروجا الشيعة
وصا خوتينا دريك وأمريكا شركة مظنية عالمي أمريكا سنة كان بريكا دولة عربي وتركي وبريكا تنقل إسرائيل وأمريكا هوصا إيران يدتا نياسين وقال لأن عراقي هوصا ريكابيتن وبيتبيا خطة كو أمريكا دي إيران بيشكت وخط الشيعي دي بيشكتن بيتي أفريقيا بتنانا كو أواتتا كيرانت ما بين إسرائيل وتركي سر آست سوريا سر آست أمريكا لبنان أمريكي داخلا وحتى بريطانيا داخلا وهمان وقت دا سر آست عراقي جيكو أمريكا حشد الشعبي نميد أنجي بتا قوتك ناف هذا لشكري يا عراقي تشتشتك نبينت نابي حشد الشعبي معناه أمريكا أباب ديماي هاتنا أم بيجني او دیا شیعیت منطقه بر چنده ام ایران بیت بی ام بر فرحتر لیکن لیک بیت گشتنه ایکش و اوا بیت بی ام بزن اول سوریه ریدتن و چپ ریکا قضیت امریکا ریکا رکبتنا ترکی گل احمد شرع چپ رکبتنا عربی گل احمد شرع المهم هدو که ایک مقصده چونکه اونی خدا زانن بجد درجه ایک عرب بتايبات قطر والسعوديه درجه ايك الركبتنت خو شقل امريكا بيت شقل اسرائيلي بيت شقل احمد شرع بيت او امريكا دست ايران منطقه ارمان جا سركيه بو هر ركبتنا كيو وهر هاري كاريا كبو سوريا اكا چند بيت كرن معناه فقط دنا ايران ريكا عراق دش سوريا فقطيني دش لبنان فقطيني دش يمن فقطيني دي امريكا ام بيشنش منطقه خليجي هميه بربي چند يا كبر خد دينه مثلا ركبتنا السنوري يا جريدا ايكب كردا او جي مطريسا كا جلكو مازنكو او بين ركبتنا امريكي وحتى اسرائيلي وحتى تركي بدرجه ايك يا محاولات ينكو كردا ايك مشروع دا وبنا بنسي بركه ركبتنا تركي دا منطقه دا شو سوريا شو الفيري أبد بتمطرسية كانت منطقات العراق وسوريا أو منطقة كابتنا دستيت أحمد شرع دور كابتن قال هاتا كانوا وهرما كردستان يجي تشو بربري بتر تركي معناه أمريكا سنورة يت عراقي يت كردا هميدة كبيتة بنشة طيبت في دمايه ركبتنا بابلو وقال ام بجني بارتي وركبتنا قال امريكا قال شركات الامريكي مثلا غازي ابا همي ايران بينت كافا مطرسيكا باشروجيا سرسنور باشا دكتور سامي الركاني دكتور عبد الله مهربان بيشبينيه كي كرد كردي ايراني بيت بيان فاسون جا پێم بڵێ دکتۆر عەبدوڵڵا مهرەبان پێشبینیەکی کرد کە بۆی هەیە ڕاستیەکەی لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنەیە تاکە ئەگەرێک ئێران بتوانێت سوودی لێ ببینێ ئەوەیە کە حەشدی شعبی هێرش بکاتە سەر هەرێمی کوردستانەویش لە حاڵەتی شەڕی مان و نەمانە بەڕاستی تۆش هەروای ئەبینی ئەنی ئەم لێک تێگەیشتنە جگە لە با بڵێن مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان لە ڕێگەی هێرشی حەشدی شعبیەوە پێ ناچێ هیچی دیکەی ئەمنی بۆ ئێران و بۆ عێراق لێ بکەوێتەوە بە کورتی پێم بڵێ أبا نقطة سركية بس احتمال حتى الرادك نظام دكتوري بتشي واحتمال وصا أو بيش بيني بكتن أكيد شبنابت إيراني وأمريكا عراقي هميا خونا أمريكا كنترولا هرما كردستان بكيف وبدست كيف دست شيء عادة بس ما معنى أواجي أو حولة هندي جدية أنا كودة زمينة أنجي بشيء كده هجوم كنا هرما كردستان طيبات في قناغة ده بتشتغل لك بزحمته بن باراتنا كدولية بن باراتنا ك يا أقليمية أمريكا شوازة كي وصلت شيء بين ترك قبيل كتنا عرب قبيل كتنا أمريكا نا إسرائيل حتى إسرائيل جي يعني احتمالات هاي همي تدخلات إضافة كان أبتشتا چونكو خالك جلك هالسيارة يا مطرسية أبتشتا رينادت بتشيد بيت ريكت ريكابتنا أكي هاتو شو ريكابتنا كردان هنا كرن طيبت سليمانية وهبلي ريكابتنا قال إيكو دونا كان ما بين هذا خوش بين نديرة حاجات قانوني دستوري بريكابتن ما بين بري بقاجات چند هبويا مدید الکرکی که چه بوده و احتمالات گله که مازنه شوازه که دیب نبه پاراستنا سنوری نبت ریکا ایران احتمالات صبح رکبت حتی گل ترکی جی اکاتو چو ترک و بغداد رکبت مازن کنو و دیب شروط ترکی چه بو احتمالات گله که مازنه فید وی ازمونه نهیلتن رکب دنه پیتوی لازمه جيش عراقي بيتن جيش عراقي معناه حشد يعني ابتشت همي مطرسيه باشروجنا بس ديتامت في قنا غدا ابشنده رينادتن
بس ماترسی سر چنده هيا دمين تتقناغت دا بس حتى في قابي افتشتا ديتنا من بتر برهفيا احتياطا بتر خو باراستنا ايراني باراستنا جماعات خويا يا حجدي جات خو بيم بلا دكتور سامي الركاني زۆر بە کورتی زۆر بە کورتی بەڕاستی عێراق و ئێران لە ڕووی ئاساییشەوە ئەتوانن چی بۆ یەکتری بکەن ئەگەر شەڕێکی دیکە ڕوو بداتەوە ئەین دۆخی هەردوو لا لە ڕووی ئاساییشەوە ئەبینین لە ڕووی قودرەتی بەرگریکردن نەخۆ ئەسخۆ نابینم ئیران شێتە ڕێکە حەجدێ تایبەتەکان بزانین حشد الشعبي حتى في قبل كتب بريخده طيبت أمريكا قالك تهيل أشكرابو كنت حرمة حسيني دا أمريكا كان جماعتك بسنة إيران فبو يعني أخفنا قلت مرن بوي يل ولاية الفقيه نبيد أكدمني نام سلبي باغبين هذا إشارتك الشيعة بخو معناه الشيعة حتى ردك قالك مظن أمريكا قال عقيدة ولاية الفقيه نينا ولاية الفقيه معناه سركيشيا إيراني معناه ديتناوي كمنطقة الشيعة حميد كبيتا بندسة علي خامنئي كو ولي الفقيه الرؤية وقالك جواز الرؤية الشيعية عراقية برانية أما أبوك كنترول سر واقع عراقي أمني واقتصاد آبوري هذا كذي بتر أو جماعة يبشتفانا ولاية الفقيه هاي بربي شاندي دينام الصراع ما بين الشيعة بخوجي هاي سر بيشاندي برندي از بيجم سركبتنا حشد الشعبي أكهاتو تشو كتب بيجي أو شركة هلدن العراق دا وبشواكي برفرا منطقة دينام السر ناقريد هر چند أمريكا أو بيفيكا ما بحجي كري إيكش اتفاقات أو كو منطقة نزيك السعودية ونزيك الكويت وجماعة حشد بناويري هندك مقرة مازن حتى بارجي بترخان كري بس قلبي چندي دا از بينم چار حزب الله وكي بابدان كي قال لك مازن بول اللبناني بزيب ديماي هاد همان وقت حشد قال شوي ضعيف ترى يعني حتى الدعم ما يجي بتكرن برد شنكو اكا تايبت اكا امريكا داخل بيت انجي اكا اسرائيل داخل بيت اما اكا ابد داخل نبنت شريده از بيجم دي واقع قالك تيشيت منطقه واز بينا ابد مصلحه حتى ايران دا جنينه نيا امريكي دا ونيا اسرائيلي بل بيتشاندي ديتنا من اب چند رينا دا قناغت دا بس ديرنينا كو امريكا انجي اسرائيل الشبكه الشوا استهدافها او لاينت عراق جيت عجز حتى الشيعة جيت عجز ايران جي زانيتن كو او في قواتنا الشري امريكا واسرائيل بكدي اوي احتياطي هيجي ديش داس خود كد باش سپاسەکەم دکتۆر سامی ڕێکانی دواتر دێمەوە دەرفەتە بوو دێمە وڵات بە دڵنیاییەوە مەشروع تورکی و مەشروع عربی بەس ڕوونە دکتۆر عەبدوڵڵا میهرەبان باسی ئەگەری ئەومان کرد شەڕیمان و نەمان و بەڕاستی ئیتر بە هەڵدانی هەموو تیرەکان تاقیکردنەوەی هەموو ئەگەرەکانی بەردەم ئێران چییە؟ ئەو شتەی ئێران بیری لێکاتەوە لە ئەگەری شەڕێکی دیکە کە تۆ گوتت ئەگەر شەڕێکی دیکە ڕووبا هیمان و نەمانە بەڕاستی ئێران بیر لە چییە کاتەوە بە کورتی پێم بڵێ و لەو نێوەندەیە هەستەکەی بە سەردانەکانی با بڵێن عەلی لاریجانی بۆ عێراق و بۆ لوبنانیش شتێک هەیە هەوڵێکی ئێرانی هەیە بۆ دووبارە پێکەوە بەستنەوەی مەیدانەکانی مقاومە ئەزانی لە لوبنان چیوت زۆر بە کورتی گوتی مقاومە سەرمایەی لوبنانە هەر بەڕاستی ئێران هێشتا وا بیرەکاتەوە من پێشەوە من ئاماژە بکەم ئەولەویەتی ئێران تەرجیحی ئێران ئێستا تەوافۆقە ئێستاش تەوافۆقە یعنی ئێستا کە باز لە کۆتا شەڕ دەکەین یعنی ئەوە خاڵی ئاخیرەکەمە باز دەکەین یعنی و بە لەسەر من نەکەوێ کە من بڵمەوە ڕوودەدا ئەوە خاڵی ئاخیرە قۆناخی ئاخیرە بەڵ ئێستا کە ئێمە باز دەکەین تەرجیحی ئێران ئەولەویەتی ئێران تەوافۆقە بەڵام لایەنی ئامریکایی زۆر مەیلینیان یعنی زۆر ئەو شتەی نەنواندووە دەیەوێت ئێران پێشقەدەم بێت یەکێک لە ئامانجەکانی ئێران ئێستا فشار دێنە کە هەشتی شعبی وە بەتایبەت حیزبوڵڵا چەکدانەنێت و سەردانی لاریجانی بۆیە وەکو کارتێک بۆ دانوستانەکان دووبارە کەڵکیان لێوە بکرێت یعنی بەلا بە ئامریکا بڵێ ئەمە ناڵی ناوانە چەکدانن مەگەر تەوافۆقێک لەگەڵ ئێمە بکەین خۆ ئەوە بۆ دانوستانەکان و ئەگەر لایەنی ئەمریکایی بەڕاستی لەسەر شەڕ ساغ بوو بێتەوە لەگەڵ یەکلاکردنەوەی کاری ئێران ساغ بوو بێتەوە
و ئێران ئەو شتانەی بۆ نەستێ پێشێ ئەوە دیارە پێش ئەوەی کە شەڕی کۆتا ڕوودا یعنی ئیسرائیل هەر ئەو شتەی کە بەسەر ئێران هات بەسەر عەشی شەعبی دێنێ بە دڵنیاییەوە بنکەکانیان فەرماندەکانیان لێدەدا و ئەو نیمچە پەدافەند و دژە موشک و دژە فڕۆکیەکی لاوازش کە عێراقیەتی ئەوانش لێدا هەتاگە لەگەڵ لە دەستی ئارتەشی عێراقیش دابێ لی دەدا ئیسرائیل هیچ تعارفێکی نییە لەگەڵ هیچ وڵاتێک ئەوانە لێ دەدا بۆی کە ئەمەی ئەو شتێکی ئێمە پێشبینی دەکەین دەڵێن شەڕیمان نەمان ئیسرائیلیش ئەوە پێشبینی دەکا گاگە شەڕ ڕووبدا لەوانەیە ئەوانە و کارە بکەن بۆیە ئیسرائیل و ئەمریکا پێشتر بێن جمگەکانیان لێ دەدەن فەرماندەکانی کە لاوازیان بکەن بەڵام لە دوای هەمووی ئەوانە ئەگەر دانوسان و تەوافق نەکرا ئەگەر ناتوانانی هەموو هێزەکانیان لێدەن تۆ لە نەزەرگە 200,000 چەکداری نەزانم چەندە چەکداری بفکەم دەوروبەری 200,000 چەکداری عەشی شەعبی خۆ بۆ هەر یەکەی بۆمبێکی لێدا لەسەر زەوی دەمێنێتەوە ئێمە با زۆر خۆشبین نەبین لە ڕفراندۆمی 2010دا زۆرێک لە شڕۆڤەکارانی کوردیان گوت هەشتی شەعبی و وڵاتانی دەوروبەری ئیقلیمی وێرانی تورکیە هیچ ناتوان کەن چونکە ئەوە حمایەت و پشتیوانی نێونەتەوەی لە پشتە ئامریکا و ئیسرائیل نایاڵن ئەوروپا نایاڵێ کەچی دیتمان بە دوو چەقەنە و فیت و کەرکووک و هەمووانە گیرانەوە هەر خۆشببینی بە دڵنیاییەوە خۆشببینی زەربەت لێدا مرۆڤی کورد خۆشببینە زیاد لە حەد خۆشببینە بۆیە پێشببینی ڕووداوەکان وە خۆی ناکە من بە سەراحەت بڵم ئەگەر شەڕێکی دی ڕووبدا من ناڵم هێزی پێشمەرگە چون ئەو هێزی پێشمەرگی کە زمانێک بود ئێستا هێزی پێشمەرگە نیە ئەو هێزی لە باروشێرە ناتوانانی شەڕ بکە ئەو بە سەراحەت ڕوونە و با لەسەرمان بکەوی هیچ تعارفمان لەگەڵ هیچ کەسێک نییە خۆشببینی ئەوە زۆر زۆر ڕوونە دوکتۆر عەبدوڵڵا میهرەبان و ڕوونت کردەوە بەڵام یەک شتم پێ بڵێ ئەمڕۆ ئاژانسی هێواڵی ڕۆیتەرز گوتی یعنی با هەر باسی شەڕ نەکەین دەڵێ خامنەئی جۆرێک لە تەوافقی ناوخۆیی دروست کردووە و ڕێککەوتون لەسەرەوەی دانوستان بکەنەوە لەگەڵ ئەمریکایە پێت وایە دانوستانە کرێتەوە یان نا من ئێستا قسەی دواهەمم هەوڵ ئاسم کرد کە ئێران ئەولەویەتی دانوستان و تەوافقە ڕۆیتەرزیش ئەوڕۆ باسی کرد کە خودی ئایەتوڵڵا خامنەئی سەوزی نیشانداوە بە خاتری مانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دانوستان دەست پێ بکرێتەوە ئێرانیەکان دەڵێن ئامریکایەکان لەژێرەوە باسی دانوستان دەکەن لەسەرەوە باسی شەڕ دەکەن بەڵام ئەوەی کە ئێمە دەیتامان نییە کە لەژێرەوە چڕوو دەدا وەقەت ڕواڵەتەکان دەبینین وە شرۆڤەی لەسەر دەکەین لایەنی ئەمریکایی تا ئێستا هەنگاوی نەناوەتە پێش بۆ دانوستان هەرچەند دۆناڵد ترامپ بۆ خۆی بەگشتی مەیلی بە تەوافق لەگەڵ گشت وڵاتەکەیە بەڵام ئەوجار لەگەڵ ئێران ئاماژەی کردوە کە ئێرانیەکان دەوێت پێشقەدەم بن و ئەو لە ئێران تەسلیمی دەوێت و بەرژەوەندی دەوێت من پێشەوەی کە ئەو باسە زۆر درێژە بدەم ئاماژەیەک بە سیاسەتی نوێی ئامریکا بکەم پێش دۆناڵد ترامپیش یعنی دوای شەڕی هێرشی عێراق بۆ سەر ئامریکا بۆ سەر عێراق و ئەفغانستان بە مرور سیاسەتی ئامریکا تەمەرکوزی کردە سەر چین سەر باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و دەریای چین بۆ مەهاری چین بۆیە دەیەوێت لە ڕۆژهەڵاتی ناوین هەموو هێزە چەکدارەکان میلیشیاکان چەک دابنن دەوڵەتی یەکدەست ئەگەر دیکتاتۆرش بێ ئەگەر بەڵام هاوپەیمانی خۆیان بمێنێتەوە بۆیە فشاریانە ناوە هەشتی شەعبی و حیزبوڵڵاوانە تەنانەت لە ژێرەوەی فشار بۆ پەکەکە بۆ چەکدانان یا بۆ یەپەگا بۆ هێزەکانی ڕۆژاوەش هەر ئەو سیاسەتەی ئامریکا هەیە کە دەیانەوێت هیچ هێزێکی غەیرە دەوڵەتی چەکدار نەمێنێ بۆی کە خیاڵیان ڕاحەت بێت دەوڵەتی متەمەرکز هەبێ و دوای چەکدانانی ئەوانە دوای چەکدانانی حیزبوڵڵا و هەشتی شەعبی و پەکەکە و یەپەگە و ئەوانە دووبارە مەترسی دەکەوێتە سەر هەرێمی کوردستان دووبارە ئەو مەترسیانە هەیە ئەگەر تەوافق لەگەڵ کۆماری ئیسلامی بکرێت بە تەوافقی ئەتۆمی بگەن لەو لای ببێتە هاوپەیمانیان ئایا ئەوە نییە فشاریش بۆ دەسەڵاتی هەرێمی کوردستان بێنن کە دەست پێشمەرگە چەکدا بێت زۆر ڕوونە هەمووانە دەی پێشبینی بکرێت ئەمە لە چوارچێوەی سیاسەتی گشتی ئەمریکادا باز لەوە دەکەین خۆش تعارفی لەگەڵ هیچ کەسێک نییە 13 ساڵ هێزەکانی ڕۆژاوە سواس دەکەم ئەم دوو-سێ دەقەیەمەوە با بیدەم بە دکتۆر سامی ڕێکانی بەڕاستی لە بەردەم دەرفەتەکانی شەڕ یان ئەگەرەکانی شەڕ و دەرفەتەکانی دانوستان دکتۆر سامی ڕێکانی
لە جموجوڵەکانی ئێرانە تۆ کامیان ئەبینی دکتۆر عەبدوڵڵا میهرەبان دەڵێ ڕوونە ئێران دانوستانی ئەوێ ئەوەی کە دەرگاکە ناکاتەوە جارێکە ئەمریکایە بەڕاستی ئێرانیش یعنی هەم خەریکە پەیوەندیەکانی لەگەڵ ئاژانسی نێودەوڵەتی وسەی ئەتۆم نەختێک ئاسایی یەکاتەوە هەم لەگەڵ ترۆیکاشە لەگەڵ وڵاتانی ئەوروپی هەندێک گفتوگۆی ئەتۆمی کرد دەرگای ئێران کراوە بێ بە ڕووی دانوستانی دیکە لەگەڵ ئەمریکایە چ پێ نەبێت ئەبروکە ئیران هەر یعنی بەردەوام هەوڵێت وێ چەندێت دەدەن دکتۆری ئاشرەت پێ نقطەکە سەرەکی کرد ئەو ژی ئارمانجەوێت تەوافقیە حقیقت إيران بيت توافقي قال منطقة بيتن بس هاي أب توافقية دي إرادة إيراني بيتن أنجي دي إرادة كاديتري يا أمريكي أنجي إسرائيلي بيت بيان مزانين أمريكا توافق إيراني معادلة كجلك مازن بيبتي تجريدان معادلة بهاي قال بري هاي كسكي قال دشمن السركي ترى خد دورة خو كيشوا بيروبوتشونو ومصالح تهفدش الجل تركي يادت لي قال عربويا يعني ما ترشيا قالك مازن قال فاغ خالص سركيه تفركن سر منطقه دا استراتيجيات منطقه دا وازمونات منطقه دا همان وقت دا الشيوات الركبتني دوالا ينال قال امريكا وقال اسرائيلي حتى ولا ينال قال اسرائيلي شوازك وقال امريكا شوازك يعني او تركي وعربات بيتن فرقش يا عربش امريكا بيتني همان وقت يا تركيش اسرائيلي بيتو يا عربش اسرائيلي بيت قالك جي جوازه ويا هردو كاجش اسرائيلي بيتن دجي ايراني جيك فرقه همان دمدا اولا انا قال امريكا جي همان شواز وقلبي چندي واندر ركبتني دي توافقات دي قال ايران هبي صار منطقه دي شار ركبتني سوريا كانوا دي العراق كانوا دي منطقه سر برشت يتخالد جرينج يدجي اي تايبات هبونا طائفيات وما بين وبرشا كرديت منطقه دو ابا همي يعني خالد قلق يتهبدجن ويتوافق جي هنا بل چندي توافق ايرانيه بصناهي نينت بمعادله دا همان وقت دا قال ايران قال امريكا ناي قالك بزحمتها راسته امريكا البنفه تشتكى وسرفه تشتكى بس امريكا يا جريدايا معاهدات تخو يسري تشيت علني تشقل تركي تشقل عربه تشقل اسرائيلي بل بتشندي الرؤيه امريكيه جواز يا بتني يا ترامب بس اوا كواب منطقه همي حتى ايران جي دفيت بيختا بنت شارجوفي ركبتنا خودا بتر شر ترامب وامريكا بتر قل الصينيه فترسل أوسطك عالمية أو ديت منطقة الشرق الأوسط كده جاكي جشكنا كأبوريا باشروجة بو جشكنا جراكا دي أمريكا ويا أوروبا كأبريكا جالك لواز بو بس الكابتن الصينية منطقة ده وبشتفان الصينية وكي الروسي وا بل بيشان معادلة جالك جريدا معادلة كمصطرفة وحتى افشر اوكرانيا وركبتنا كصباحي ضزبه ديتا كرن دي جالك كاريجريا كادي هبيتن سر ركبتنا منطقه هميه بل بيشان ديتنا من ايران بس يا برهويه كتيت و چندا برچاف وارگیرید و ویت موقع قدم هبید که صبایی کده چریدد دا اكو بيجن دستك فالا نبيتن وبريخ بتتصاحي وشدتنا هيتن بدي نمن بينغابتي بس ابنا اما فعلي دا نشي تشكي مازن بكتن گەلەکس پاس دکتۆر سامیر ڕەکانی لە کۆڵەر و مامۆستای زانکۆ لە دهۆکەوە لەگەڵ مابووی دکتۆر عەبدوڵڵا میهرەبان پسپۆڕی پەیوەندی نێودەوڵەتیەکانەوەش لە تارانەوە لەگەڵ مابوون دەستان خۆش بێ بەدووا وڵا گرفتی ئاوەکە وەختی واچێتە 6 ڕۆژ 5 ڕۆژ بەس ئەگەر کەم بێتەوە بێ بە 4 ڕۆژ و 3 ڕۆژ باشترە بەشیشمانەکە و بەس بێ ئاگامان لێبی ڕۆژ و 6 ڕۆژ جارێکاوێت و ئاوەکە بە شیوەکاتەنکی سەر نا بەخوا بەشمان ناکە حاڵمانی ئارە وڵایت لێ دەبڕێ بێ بیکڕی تەنکەری بە 25,000 بە 20,000 ماڵی وای پارینی لە بای 10,000 ئەرە بەخوا سێشەمە بۆمان ناتێتەوە تقبان بۆ ناتێتەوە بەخوا لەبیانەوە بەلو ئەم کرێت و لە حۆشا و دیاری و دانیشتم بەخوا قەتری پیانات کەشیبی ئاویمان هەیە زۆر میرامان هەیە خراپە ئاوەکە بەرەیاتەوە بۆ لای خۆی زۆر بەرەیاتەوە تاکو بۆ لای ئێمە بەڵێ فەرق و جیاوازیە کراوەڵە فەرق و جیاوازی هەیە لەوەی نینەکانی شەمیراوەکە ئیکات ئەم ساڵەوە 21 ڕۆژە ئەو تەنکی ڕێزی تێنەچوو ئاوێتەوە بۆ بەشی خوار و ئاڕواد باز 6 ماڵی سەرەوە هەر هەوای بێت قەتری ئاوی تێ ناچێت تەنکیەکان
بە مزاقەشەوە سەیریکە بە مزاقەش هەڵی ناوەسە تەنجی لە قاتی خوارەوە هەفتەی 2 تانکەر و 3 تانکەر و ئیتر بە پێی پێویست ئێستا حاڵی حاضر لە نیوەڕۆ تەلەفۆنەکەم بۆ تەنکەرە ئاو دەستم ناکەوێت وەکو دەستیش ناکەوێت شتەکە بووە بە دووقات سە تەنکەری ئاویان بە 50,000 بە 40,000 بە 5 ڕۆژ جارێ تۆ ئێمە بۆمان نایە نایەتە سەر ئاوەکە ئەمەگە بە خراپی کەنەوە ئاو بۆ ئێمە هەرنا زوم لەگەڵ خەڵکە. كم جار بوچوینە لای بەرەزۆجەران لە بێقاع تورکیایش دا بەمانیوتە بوو ئەگەر بێت و پەکەکە لە ناو بەرن ئێمە اعترافتان پێەکەین و یارمەتیشتانینەوە هەمان داوای 20 ملیۆن دۆلاریان کردبوو پێوتم کاک نوشیروان ئێوە خۆتان ئامادە کردەوە بۆ شەڕ پێی وتبوون کە هەمەمین پێنجێنی هاتووە عەرزێکی وای کردووە کە شەڕ نەبێ نەسی بەڕێزۆجدانی ژەوێت مادەم نەوشیروان و تۆ لە بەینان وەکیلی من بە هەرچیەکیانەوێ بیکەن پارتی چی هێزی هەبوو لە بادینان و لەم لەولاوە هەمووی هێنابوو یەکێتی لە خانەقینەوە هێزی هێنابوو شیروان کە عەسەبیە بوو دەستی شێلەرزی ئێستش لەوە یادمە جەکەرەکەوتی 5 دنیا سە بگەڕێنەوە پارەکەی وەرگیرا و شەڕەکە دروست بوو 4 جار بە خزمەتی مەرحوم مەلا مستەفای بەرزانی گەیشتوم وتمان ئەم مەزبەحە و کوشتن و ئینسان سووتان و ئیسلام کوشتانە ئیشی شۆڕش نییە یعنی چی ئایا مەلا مستەفا ئەمە ئەزانێ تورکەکان تەوان میت و مخابراتی تورکی هەیە لە کوردستانە زۆرە و ئیستیفادەیەشیان لە ڕێخستنەکان و حیزبەکانی کوردستان کردووە بێزاری لاڵۆزەکانی سەفەر چارەسەر لە دەستی ئێوەدا بە ئەپی فلایەر بیل حجزکردن ئاسانتر بووە ئەپەکە دابەزێنن
بەدوای گەشت یان ئۆفەرێکی گونجاودا بگەڕێ و پاش هەڵبژاردننی شوێن و پەسەندکردنی زۆری دراو بە ڕێگەی ئۆنلاین پارە بدە. ئێمە ڕێگەکەمان ئاسانتر کرد بە بۆنەی وەرزی هاوین داچکانێکی نایە بۆ شوێنە گەشتیاریەکان بەردەستە. ئێستا ئەپی فلای ئەربیل دابەزێنە گەشتی ئەم هاوینە بکە بە باشترین سەفەری ژیانت. سەردار ئیسماعیل وەک پاڵەوانی لە جوانی جیهانی پاڵپشتی لە هەڵمەتی نیشتیمانی ڕوبەڕوو بنەوەی مادە هۆشبەرەکان دەکەم. ئەلو حەکیم باشەوە کە پەچەکەمەوە سیارەکە مەڵێ زۆر باشە بەڕێزم بێخەم بە حەکیم خۆیەت لارکات و لار شوێنەبی ئیسراحەتی خۆت تێکمێ بۆی کاتت نەڕوە و دووربی لەسەر ێشە تەنها تەلەفۆنێ بۆ حەکیم بکە تا ئەستافێکی شارەزا بێنەلات و سێرڤیسی ئۆتۆمبیلەکەت بکەیت.